لە ماڵی لەنیا فەلاحم لە ناحیەی سیروان یەکەمی سەراستێرێم لە بەشی زانستی توانیوێتی نمرەی 100 لە پۆلی 12 بەدەست بێنێت. لەنیا لە خانەوادەیەکی سادە و کەم دەست بەبێ ژوور و مامۆستای تایبەت هاوکات لە ئامادەیەکی حکومی ئەو ئەنجامە گەورەی بەدەستێناوە. ئەوە فەزڵێکی گەورەی بۆ ئێمە ناز و نعمەتێکی گەورەی خوای گەورە فەزلی لەسەر کردووی مەڕاستی بەسەری کردوینەتەوە. ئێمە سوپاس و ستایشی خوای گەورەکەین پێش هەموو شتێک. لەنیا گیان بەدەر لە ئەو کاتانی کە بۆ خوێندن و وانە تایبەتەکانی خۆی خەریک بۆ بەڕێوەداوام لەگەڵەوەشە بەردەوام خەریکی دراسی قیرائی قورئان بووە. الحەمدوللا قۆناغێکی باشی بڕیوە لە مەسەلەی قیرائی قورئانە و تەدریسی باشی کردووە و ماوەی ئەم پۆلی 12 بە تایبەتی چونکە لە بەرەوەی ئەرکی زۆر قورس بوو ئەرکی گران بوو کەمێک دابڕا لە بەرەوەی کە وانەکانی بەڕاستی قورس بوون و خۆی تەرخان کرد بۆی کەوە ئەم ساڵ پۆلی 12 بەسەرکەوتووی و ئامانجێکی هەبوو بۆ ئامانجە بگات خۆی لە زۆر شتدا بڕی بەستەنها خەریکی کاری خوێندنی پۆلی 12 بوو. لەنیا لەگەڵ کۆشش و هەوڵەکانی بۆ سەرکەوتن لە پۆلی 12 خوێندنەوە و گوێگرتن لە قورئانی پیرۆزی فەرامۆش نەکردووە. لەنیا قوتابی دەستگای نووری حیکمەیە و شێوازەکانی خوێندنەوەی قورئانی پیرۆزی لەو دەستگایە خوێندووە. عادەتەن پۆلی 12 ڕێگرنیە لە هیچ شتێک ئەتوانی بۆ منە بێجگە لە ئەو مەنهەجانەشی کە هەن کتێبی کەش بخوێنیتەوە و هەروەها قورئانیش ئەتوانی بخوێنیتەوە چونکە ئەمە پێویستێکی ڕۆحی و دەرونیە هەموو مرۆڤێک پێویستی پێیەتی. من لە پۆلی 12 عادەتەن زیاتر کاتەکانم بۆ سعیکردن تەرخان کردە بەڵام قورئان و گوێگرتن لە قورئانش فەرامۆژ نەکردە چونکە بە پێویستێکی ڕۆحی و دەرونی خۆم زانیوە. یعنی بۆ ئەوەی کە زیاتر مرتاع بم کاتێ بێتاقەت بووم زیاتر گوێم لە قورئان گرتووە و هەروەها عادەتەن قورئان خوێندنم هەر زیاتر لە ئەو مەدرسانەی کە هەن قورئان خوێندوو و هەروەها لە نووری حیکمەش قیرائەم خوێندوو. لەنیا لە ژووری کۆششی ڕۆژانەی کە ئەوکات ژووری میوانی خانەوادەکەیە وتەیەکی هەڵواسیوە کە دەڵێ ئەگەر بتوانی خەون بە شتێکەوە ببینی ئەوە دەتوانی بەدەستی بێنی. لەنیا لە ئێستادا بە خەونەکەی گەیشتووە و خەونەکەی بۆ خۆی و خانەوادەکەی هێناوەتە دی. لە ئایندەدا لە کۆلێژی پزیشکی بەشی پزیشکی گشتی دەخوێنێت. لەنیا وەک خۆی ئاماژی بۆ کرد بۆ ئەوەی بگات بەو ئەنجامە لە مۆبایل و ئامێرە تەکنەلۆژیەکان و سۆشیال میدیا دوور کەوتوێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیروان.